گێرە بەسەر جەفڕیەجە زندان و ئاسمان و شاری بشت مەوینی مەزانی نەکەینە ئامان جوڕێ هیچ یاگی و ڕۆشن نییە نژیبەت بچەمە قەناری دیەن دڵوەشیە کات گرتی دلێ قەفەسی زندانی بیەن ژیڤای پڕجە دەرد پڕجە خەم پڕجە بیەی پڕجە نەبیەی پەشیوی هەوار و دەرد و ژیڤای تۆ کێ بەسۆم و ڕۆشت ڕەنجیوی دەموسیا و چەرمەیدمۆ ناخەم و تەنیایید مەرمان و نەوخیاڵ و پیری ئازاردمۆ هەنا سەمی ڕیامانیا دلی گەڵوتنە پەنگیان سێدارە هیما فەرەنگی بیست و یەقەن تکرار بیان بێدەنگی باوەڕکە فەن پەش دلێت تەمام و ژیڤات بیان و تاریکی میژوو نەنووسیا کە حکومە نەنووسێش قەڵام بیان وێت مەوینی دلێ زندانیە کە دلێ مەشگو وێ سازنان باوەڕیە هیچ و پوچ کە دەرگیش بێنی پێوە سازنان کێ گۆم بێنی پەشن و قابیەکی بڕواڵەت پێوە سازنان و ڕەنگ فاڕیەی چەپ و ڕاستین کە جەوێشا دۆشمەن سازنان سیاسەت یانی دولار و خەتی فەقر پەتوکشیایی یانی فەقرە قیمەت و سیم خەڵدار و مەرز و کوشیایی درۆ ئەشغاڵ جەنگ و ئەخبار سەنسۆریە جێمیژونە نووسیا کە قەڵەم وازاتش بێدەنگ کرد و چەق نووسیە پڕجە تکرار مەغزوەمانجی چفت و بەس دڵغەکە لاسەوی کەربیانی خەت و نووسێت بەرگەی درۆیجە تکرار و وەهمی بێنی فەرقی فرەما هەمڕایەت و مەلی بەبەن و نەهایت کۆتای ژامن گێج و وجمەنینی خەریکەن دلێلی تاوینە دەست پامەینە کە من هەنا سۆکەڵ کەڵەوانی شم دلی مەشگوت و وان و نەمێن و وێم ئامان جێبۆرن مێکە معنامۆ پیڕایە سفرەکە سانیێن مێکە دلێ ئیکارێ نەفەق بمێنە فاز و تەقلید و زیگەرمێ بێمێ فەقەت باز بمێنە من دەنگ و هۆرام سۆران کرمانج و کەلهۆڕینە دەنگ و چوار پاچە باکوور باش و ڕۆژەڵات ڕۆژاوایینە دەنگ و کۆڵبەری خەمردەد و تۆ پەشیوی هاوار و نەفەسینە دەنگ و بیەی نەبیەی پەشیوی دلێ هاوار و دەردینە هێزگێرە هەرچەند مەزان و تەنگ و تاریکن مەسیر و لوێت پایگێرە بتۆ دووبارە دل مەسیر و ئامانجوئی ڕایە واچە ناوەمی گرمە و نەمحکەمان و دلەی ڕای محکەم ئێدامە و نەدل مەسیر و ئامانجوێ منە چونەدانە خەت خەیاڵی بەدە زەمین کێشان و بە جەنگ و فەقر بێکاتۆشە بە زەمین کێشان و بە قەڵەمەکە هیمای بێ مەشعل ئازادە و نوێری پێڵەن کێتاوانی ژەم و فرێکە سابینە سەوەشە بنێرە خەکات جاتی داعشین کە تەسولێست مام و وجود مەوینینە وەهمێکی بێنن تەمام و دەرون تەنە حتا کولمەتە دووبارە ئەنگامی هۆرگیرینە کە کردما قوربانی ئەفکار چەپ و ڕاستیمێ کە بە جەنگ و سیاسەت مەزەب دەرگیریش بێن من دەجوشمەنێکە بە وشا دشمەنی فەرزی بیان و کولتوریەکی وەرە تۆ خاکی بە نەڕڕ من و تو بیان توان بدل و سیاسەت مەسوچی محکومە چکۆر دەدلێ ڕەوازادی بێنمێ ئازادی کی ببین من و تۆ خەرێک کرمە ساژان شەیتان دەرونی کە ڕۆسە سەرمەکەرەوە ڕەفراندومی کە خاکش گرتن دلێ مەشکە سوک و پوچ کوردستانێکە گۆڕستان بی بە دموکراسی یەکگرتنمان ئەی شەرف و ناموسی تا پێ و گرتە وڵاتی تا کەنێتەوە وێر تاورەت و تۆخمی حیزبی هیچ و پوچەکە دەشمەنێکە دەسڵاتی گرتن بە چوار پاچە وڵاتی ترە لێستەوادێکە ڕۆنەقش گرتن دلێ وڵات و بێ وڵاتی ترە بەدبەختین حتا نەتای بروسی یەخەت جەزماین نەتەوەی وێت یاگی ئاسڵ عەقڵە وەرگرە بێ ڕەوازادی وڵاتی دەردن مەکوڵە وەرچی هەن خەتاوێمانە تەوێمانن جەدما کۆتە یۆنەگیری بێ پشت و پاڵ و یۆمانن ئەی توجە هونەرێکی چریک و شوێ استعدادی هونەری کوردین خاخەگە تۆ توانین بچیت بۆ قسمەت فیناڵی بەخشی بەعدی گێجوێج دلێ وێم دلێ تارکی بەدان و بێنە ئەهوراورە تاو زەرتۆشی دلێ ئاین و عەرەبەرسی خژێناوە جیبێ باوەڕیم خۆیان سازنان دلێ مەشگوو تاریکی وێم کە شەیتانی دەرونی مەڕۆپێک و شج وەسواسە کەرەمە کەرۆنا بەڵام نا من کەسێنێ ناکەبی ڕەحەتیە چۆکێ بەورە وجمەوین و دلێ قەڵەمەکی مە ئامانجێ دلێ شەنەمەوینونە قەڵەمێکی نماز و دەشمەنەکان گێرا دەشپەنێش بنووسانە بەرەخەتیە کە گەرەک شاب و ڕانووسەکەم پێوێشا بنووسە